دوو مانگ باسەر لێک تێگەیشتنی نێوان هەرێم و بەغدا لەبارەی ڕادەستکردنی نەوت و داهاتی نانەوتی و لە بەرامبەردا ناردنی موچە تێپەڕیوە. بەڵام هێشتا نەنەوت ڕادەستکراوە و نەداهاتی نانەوتی بە تەواوی دەنێردرێت و نەموچە خۆرانی هەرێمی کوردستانیش بە تەواوی موچەیان وەرگرتووە. سەرەڕای ئەوەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان لە ڕۆژی یەکەمی واژۆکردنی لێک تێگەیشتنەکەوە ڕایگەیان بەسەر جەمخاڵەکانەوە پابەند دەبێت و چەندین جاریش ئەم بەڵێنەی دووپات کردووەتەوە، بەڵام هێشتا قەترێک نەوت ڕادستی عێراق نەکراوە. داهاتی نانەوتیش بە پێی ڕێکەوتن نەنێردراوە. ئەمەش دۆسیەکەی بە ئاڵۆسکاوی هێشتۆتەوە. باوتەی بەرپرسانی هەرێم هۆکاری سەرەکی ڕادەستنەکردنی نەوت ملەدان و ڕازی نەبوونی کۆمپانیا بیانیەکانی بەرەمهێنانی نەوتی هەرێمی کوردستانە. ئەو کۆمپانیایانە ساڵانێک لەمەوبەر با گرێبەستی مفت لەگەڵ بەرپرسانی پارتی وێچەتی دەستیان با دەرهێنان و بەرەمهێنانی نەوت کردووە. گرێبەستەکە هێندە لە بەرژەوەندیانە کە نیوە زیاتری نەوتی هەرێم دەبێتە هی ئەوان و لە میوانەوە بوونەتە خاوەن ماڵ. لە ئەنجامدا ئێستاش نە کۆمپانیەکان ئامادەن دەست لەو داهات و قازانجە چەورەی نەوتی هەرێم وەربگرن، نەعراقیش ئامادەیە بچێتە ژێرباری جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە هەرێم داوێتی بە کۆمپانیەکان. حکوومەتەکەی پارتی وێچێتیش کا پێشوەختە پارەی شیرینی گرێبەست و فرۆشتنی نەوت و بۆری وەرگرتووە، قوڕوقەپی لێ کردووە و خۆی بێتاوان دەردەخات. یەکێکی دیکە لە گرێ ئاڵۆسکاوەکانی نێوان هەرێم و بەغدا کە نەدادگای فیدراڵی و نەیاسای بودجە و نەلێک تێگەیشتنەکەش نەیتوانی بیکاتەوە پرسی داهاتی نانەوتیە. عێراق داوای کۆی داهاتەکان دەکات و هەرێمیش ئامادەنیە تەنانەت بەشێکی کەمی لێ ڕادەست بکات. دوایین جاریش تۆپەکە خرایە گۆڕەپانی ئەنجومەنی دەوڵەتەوە و هەردوولا چاوەڕوانن ئەم دامەزراوە یاساییە یەکلای بکاتەوە، بەڵام دیار نییە کە ئەنجومەنی دەوڵەتیش تاکەی بڕیارەکان دوا دەخات و ئەگەریشی زۆرە لە بەرژەوەندی حکوومەتی فیدراڵی پرسەکە یەکلا بکاتەوە. لە چەقی ململانەی نێوان هەرێم و بەغدادا ئەو لانەی زۆرترین زیانی بەردەکەوێت موچەخۆرانی هەرێمی کوردستانن. ئێستا نیوەی مانگی نۆ تێپەڕیوە و هێشتا موچەکانی مانگی 7 و 8 دابش نەکراون. لەژێر ڕەحمی پابەند نەبوونی هەرێم و ڕازی نەبوونی بەغداش موچەی سەرجەم مانگەکانی کۆتایی ئەمساڵی موچەخۆران چارەنووسی نادیارە و لە بەردەم مەترسی تیاچووندایە.